یادداشتێک و پانێڵێک پێشکەش دەکەن کە ڕۆڵی میدیا لە ڕوبەڕووبوونەوەی بە شێوازێک ڕۆڵی نەگەتیڤی دەبێت لە ڕوبەڕووبوونەوەی ئاشتەوایی ناوخێزان و چ ڕۆڵێکی خراپیشی دەبێت لە زۆربوونی توندوتیژەکان لە هەرێمی کوردستان. بەداخەوە ئامارەکانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی پێشانمان دەدا کە میدیا تۆ ناتوانانی برێ بە شێوەیەکی سەرەکی هەموو میدیا، بەڵام دەکرێت برێن میدیا ڕۆڵێکی خراپی هەیە چ لە سۆشیال میدیا بیندرا و بیسرا و هەموو جۆرەکانی میدیا لە ئاشتەوایی خێزان لە تێکدانی ئەخلاقی کۆمەلگا کە تۆ بابەتێ پێشکەش دەکەی بۆ ئەوەی کە زۆرترین بێنەر بۆ خۆت ڕابچێشی، کە زۆرترین بینەر سەیری تەلەڤیزیۆنەکەی تۆ بکە، بەڵام بیر لەوەی ناکەیەوە تۆ چ ژەهرێ دەڕژێنێ ناو ئەو کۆمەلگا، تۆ نەوەیەکی ناتەندروست و پەروەردە دەکەی کە تۆ ڕاوێژکارێکی دەرونی و کۆمەڵایەتی دنیا لەسەر ئەو بەرنامەی کە پێشکەش دەکەی یان لەسەر ئەو زنجیرەی کە تۆ پێشکەش دەکەی. تۆ زنجیرێکی کۆمەڵاتی پێشکەش دەکەی 700 حەڵقەیە چەند سارێک دەخایەنێ لەسەر بابەتێکی تافی، زۆرجار نازانی منداڵەکە ئیتبابێکە. تۆ ئەمە چی؟ ئەمە ئامارەکان پێشانماندا زۆرجار هەمان پیاو لە ناو کۆمەلگای ئێمە چکە ئێمە کۆمەلگایەکی چاولێکەرین، لە هەمان کۆمەلگا هەمان پیاو بە هەمان شێوەی مسلسلەکە خیانە زەوجی کردی، وەژنەکە خیانە زەوجی کردی بە هەمان شێوە، یان منداڵەکە بە شێوازێکی تر. بۆیە بەڕاستی پێویستە لەسەر ئەم پرسە بە جددی قسە بکرێ. من لەگەر سانسۆر نیمە لەسەر میدیاکان، بەڵام لەگەر سانسۆری وەمە کە ئەو پرسانەی کۆمەڵایەتی ئەو بابەتانەی کە لەسەر پرسی کۆمەڵایەتینە پێویستە بە جددی قسەی لەسەر بکرێ، پێویستە زۆر بە وریاییەوە ڕەچاوی ئەم وردەکاریانە بکەن و